يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە زنجیرە باسی ڕێز و حرمەتدا، لە باسی ئەوەدا کە هەر کۆمەڵگایەک، هەر ژیانێک، هەر ماڵێک ڕێز و خۆشەویستی و ڕێزگرتنی یەکتری تێدا نەبوو، بەڕاستی ژیانێکی بێتام دەبێ، بەڕاستی ماڵێکی هەڵوەشاو دەبێ. جا سەرچاوەی ڕێز کە ئینسان سەرەتا فێری دەبێ و دواتر لق و پۆپەکانی بەرەو ناوەکانی تر و بەرەو کایەکانی تری ژیان دەڕوات، بریتیە لە ڕێزگرتنی دایک و باوک، کە ئەوە سەرچاوەی ڕێزە، چونکە خوای پەروەردگار لە دوای خۆی کە ئینسان بە تاک و تەنها بیپەرستێ باسی مافی دایک و باوکی کردووە. لە وتاری ئەمڕۆدا باسی ئەوە دەکەین کە زنجیرەیەکەمان گەیشتۆتە ئەڵقەی سێیەم. گەلێک کەس ئەو پرسیارە دەکات ئەی ئەگەر دایک و باوکم بێدین بوو، ئەگەر دایک و باوکم خراپ بوو لەگەڵما، هەڵسوکەوتی ناشرین بوو، من چی بکەم؟ ئیسلامی ئێمە لە قورئاندا وەڵامی هەموو پرسیارەکانی تۆی بەڕێزی پێیە. بۆیە ئەم جومعەیە بە ئیزنی خوای پەروەردگار لە خزمەت قورئاندا، تەنها لە خزمەت قورئاندا وەڵامی ئەو پرسیارە دەدەینەوە. سەرەتا دەچینە خزمەت سوورەتی لوقمان، لە ئاەتی 13 دەست پێ دەکەین. خوای پەروەردگار بە هەر یەکێک لە ئێمەی دایک و باوەکان کە خوای پەروەردگار بە ڕەحمی خۆی ئەولادی پێبەخشیوین، بیرمان دێنێتەوە کە پیاوێکی ساڵح هەبووە، یەکێ لە دۆستانی خوا لە ژیرەکان کە خوای گەورە یەکێ لە سوورەتی قورئانی بەناوە کردووە، سوورەتی لوقمان. ئەو پیاوە ئامۆژگاری کوڕەکەی دەکا، بە ئێمەش دەڵێ ئێوەش ئاوا ئامۆژگاری کوڕەکانتان، کچەکانتان بکەن. دەفەرمێ وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. یادی ئەو کاتە بکەنەوە کە لوقمان ڕۆڵەکەی جگەرگۆشەکەی کوڕەکەی لەبەر دەمی خۆیان دادنێت. تۆ دەتوانیت بڵێی کچەکەت، ئەولادەکان فەرقیان نییە، بەس ئەم کوڕی هەبوو ئامۆژگاری کوڕەکەی کردووە. وهو يعظه، سەیری قورئان کەن، ئامۆژگاری دەکرد. ئامۆژگاری جیاوازە لەگەڵ لێتووڕەبوون. هەر وەختە بتەوێت پەیامێک بە منداڵەکانت بگەێنی، باوک و دایکی بەڕێز، ئەبێ زۆر زۆر خۆت پارێزی لە تەشهیر و ناوزڕاندن و سوکایەتی پێکردن. وهو يعظه، لقمان بە ئەو پەڕی نەسیحەتی جوان ئامۆژگاری کوڕەکەی کرد. ڕۆڵە شیرینەکەم، لا تشرك بالله، یەکەم نەسیحەت و ئامۆژگاریم بۆ تۆ ئەوەیە ئاگاد لە پەروەردگارت بێ کە زاتی ئەڵڵایە، هاوبەشی بۆ بڕیار نەدەی. بەداخەوە خۆشەویستان، ئێمەی دایک و باوە کە ئامۆژگاری ئەولادەکانیشمان دەکەین، یەکەم وەعظ نییە، زۆر جار تووڕەین، بە توندی ئامۆژگاریەکە دەکەین، بە ڕووی گرژەوە، بە زمان و بە تۆنێکی دەنگی زبرەوە ئامۆژگاریان دەکەین. ئەوە وەعظ نییە. قورئان دەفەرمێت کە نەسیحەتی منداڵەکەت کرد دەبێ ئاگال لێبێ وهو يعظه، بە ئەو پەڕی جوانی و زمانی شیرین و تۆنی دەنگی نزمەوە قسەی لەگەڵ بکەی، بە زەبدی قسەی لەگەڵان نەکەی. یەکەم نەسیحەتشمان کوڕم ئاگال لە پارەکەت بێ، کوڕم ئاگال لە مەکتەبەکەت بێ، کوڕم ئاگال لێ بە ڕەفیقی خراپ نەبێ. بەڵام قورئان دەفەرمێت لەوە گەورەتر هەیە، ئەویش ئەوە یەکەم جار خۆی بەبیر بێنیتەوە. ڕێزم هەیە بە ڕووی جەنابتان و لە خۆمەوە بۆ ئێوە، زۆر جار ئێمە نەسیحەتی منداڵەکانمان دەکەین، بەس باسی دینی بۆ ناکەین. قورئان دەفەرمێ یەکەم جار لە خواوە دەست پێ بکە، بڵێ ڕۆڵە گیان هاوبەش بۆ خوا بڕیار نەدەی. إن الشرك لظلم عظيم، چونکە بەڕاستی هاوبەش بڕیاردان بۆ ذاتی ئەڵڵا گەورەترین ستەمە، گەورەترین ستەم. ئینسانەکە بەینی خۆی خوای تێکچوو لەوێوە ڕێگاکەی لێ تێکچوو، بەخوا ڕێگاکانی تر هەمووی چەوت دەبن. بناغی خانوو کە بەلاری دانرا لەسەرەوە ڕاز نابێتەوە. ئینسان بەینی خۆی خوای چاک بوو، ڕێڕەوی ژیان بۆ خۆی جوان دەبێت، چاک دەبێت. بۆیە ڕۆڵی جان ئاگال لێبێ غەیری ئەڵڵا هاواری شتێکی تر مەکە، غەیری ئەڵڵا داوای نەفع و زەڕ لە کەسی تر مەکە.
بۆ لابردنی زەرەدمەندی بەس بڵێ یا ئەڵڵا، بۆ شیفای نەخۆشی هەر بڵێ یا ئەڵڵا، غەیری ئەڵڵا مەڵێ یا شتێکی کە مەڵێ. هەروەها غەیری ئەو ڕێبازەی کە خوا ئەم قورئانەی داناوە کە ڕێبازی پێغەمبەرانە سەلامی خوا لەسەر بێت، پەنا بۆ غەیری ڕێبازی ئیسلام مەبە، مەیکە بە پرۆگرامی ژیانەوە شێکی حاکمیەتە. ئاگال لێبێ لێرەدا خوای گەورە بە ڕێزان سەیری قورئانکەن، دوای مافی خوا لە هەموو قورئان داوا یەکسەر مافی دایک و باوکە، بەڵام چونکە مافی دایک و باوک ئەوەندە گرنگە خوا ئامۆژگاریەکە لە دەمی لوقمان وەردەگرێت، خوا بۆ خۆی ئەم مەقتەعەیان دەڵێ. جاکە چووتە ماڵە قورئانەکە بکەوە لە سوورەتی لوقمان ئاەتی 13ەوە خاڵی یەکەم لوقمان بە کوڕەکەی دەڵێ کە دەچێتە سەر مافی دایک و باوک، خوا قسەکە لە لوقمانی حەکیم وەردەگرێت، لێی وەردەگرێتەوە، خوا دەفەرمێ ئەمە دەبێت بۆ خۆم بیڵێم، ئەمە چونکە مافی دایک و باوکی تێدا دەبێت خۆم بیڵێم، با کەسی تر قسەی تیانەکە. ئالوێدا دەفەرمێ ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير. ئامۆژگاری ئینسانمان کردو و هەمیشە بیرمان خستۆتەوە کە چاکەکار بە بەرامبەر بە دایک و باوکی. بە تایبەتی ئەی ئینسان تۆ کۆمەڵەشت هەیە لەبەر چاوت نییە، ئەو کاتانە تۆ هیچ لەبیر نەبووە کە دایکت لە سکی دایکت دابووی، وهنا على وهن، چەند ناڕەحەتی لە دوای ناڕەحەتی. دایکت توایەوە، دایکت ئافرەتێکی شۆخ و شەنگ بوو، دوای لە دایکبوونی چەند منداڵێک وەکو هێلکەیە کە ناوەکەی دەربێنی بەس قەباغەکەی مایەوە، بەهۆی ئێوەی ئەولادەوە دایک وای لێ هات. خۆتەوە کاتە لەبیر نییە کە دایکت شەو ڕۆژ چ ناڕەحەتێکی چێش کە بە چەرمی سک تۆی هەڵدەگرت، کە هەموو جار دەجوڵایتەوە ئازارت دەدا، کە هەموو خواردنەکانی خۆی پێشکەش دەکردی، کە دایکی وا هەیە دەمودانی لە دەما نامێنێت دوای منداڵ بوون. بۆ چونکە منداڵەکەی پێویستی بە کالیسیۆمە، دایکەکەش کالیسیۆمی نەخواردووە، ددانەکانی دایکەکە دەتوێتەوە دەڕوا بۆ کالیسیۆم، دەچێتە دسکی منداڵەکەەوە، دەچێتە لاشەی ئەوەوە. دایکت هەموو ئێسقانەکانی توانەوە لە پێناوی تۆدا، کاتێک ئەوە ئاگا لێ نییە. 2 ساڵ شیری دایتەوە بە چ زەحمەتێکی ژوازی پێ لە شیر هێنای فێری خواردنی کردی. ئاگال لە دایکت بێ، بە تایبەت ئاگال لە باوکیشت بێ، ئەو هەمووی پیاوەی کە ئێستا تۆ پێگەیشتووی بوو یەک کوڕێکی باش، بوو یەک کچێکی باش و خاوەن شادە و بڕوانامە و کەسی ناو کۆمەڵ، ئەو ڕەنجی باوکیشتی لەگەڵا، ڕۆژگارێکی ساڵ 12 کاسبی کرد و تۆی بەخێو کرد و ئامۆژگاری کرد و خەمی لێ خواردی. خوا دەفەرمێ ئەنی شکر لی، شکرانەی من بکە. هەر کەسێ شکری خوا نەکە شکری کەس ناکە. هەر کەسێ بێوەفا بێ بەرامبەر بە ئەڵڵا خێری تێر لێ چاوەڕێ ناکرێ. دوای خوا چاو بۆ ئەم و ئەو مەژێڕە، ئاگال لە دایک و باوکت بێت، دوای خوا دایک و باوکت بۆ لای من دەگەڕێنەوە. وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم، أو تاري أمر من ليرو دەست پێ دەکا. دایک و باوکەکەت بێدینە، خوانە ناسە، بت دەپەرستێ، غەیری خوا دەپەرستێ. هادوتی ڕۆڵەکەم دەبێت تۆش بە شوێنی مندا بێ، تۆش نابێ ئەڵڵا بپەرستی، بێ ئەو بتە بپەرستی، ئەم ڕێبازە بپەرستی کە دوژمنایەتی دینی خوایە. بۆ ئەمەیان کە خوا نەهی لێ کردووە گەورەترین تاوانە، وتی وەرە کوڕم دەبێت تۆش عەرەق بخۆیتەوە، لەسەر مێزەکە من فێری عەرەق خواردنەوە بووم، وەرە با تۆش پەرداخێک بخۆوە. دایکت وتی ڕۆڵە لەچک بە سەلامەت ئەمە چییە؟ با تۆمەتێکمان بۆ دروست نەکەن، لەشکەکەت فڕێدە بە تەنورە وەرە دەرەوە بە قاچی ڕوود. ئەمە خوا نەهی لێ کردووە لە شەرعا. ئەفەرمێ فەلا تطیعهما، بۆ ئەمەیان بە قسەیان مەکە، بۆ ئەمەیان بە قسەیان مەکە. بەڵام کە بە قسەیان نەکەی چۆنیان بە قسە نەکەی؟ بەگژیاندا بچێەوە نە. وصاحبهما في الدنيا معروفا. ئەم قورئانی ئێمە دەبێت وشە بە وشە لەسەری بوەستی. ئەمە نەکەی بە بەهانە، وەڵام مادام باوکم نوێژ ناکە، مادام باوکم ڕۆژوو ناگرێ، مادام باوکم نایە بۆ نوێژی جومعە، بەخوا کە لە مزگەوت چوومەوە مەرحەبایی ناکەم، مادام دایکم سفورە و ڕوت و قوت دەڕواتە بەرچاوی خەڵکەوە و بە منیش دەڵێت لە چگمەکە، بەخوا منیش بە ئافرەتێکی قورئان خوێن و حەزم لە دینداریە ئیتاعی دایکم ناکەم. خوا دەفەرمێ ئەمە مەکە بە بەهانە. نەیکەی بە بەهانە بڵێ دایک و باوکم بێدینە، خراپە، من دەبێ خراپم لەگەڵیە. نە، وصاحبهما في الدنيا معروفا. تۆ بۆ کاروباری دنیا دەبێ ئەو پەڕی ڕێزیان لێ بگری، هاوکاریان بی، حرمەتیان بگری، دەستیان بگری، پێویستیان بە پارە بوو پێشکەشیان کەی، قاپی سارەیان بۆ بکەیەوە لە ماڵەوە لەبەریان هەستی، بێدینیەکەیان بە شوێنی خۆی، بەڵام چونکە دایک و باوکتن دەبێ هێشتا چاکەکاری لەگەڵیاندا، هێشتا خوا مافی بێڕێزیکردنی پێ نەدای، بەس ئەوەی لە بێدینیدا بە قسەی مەکە، بەڵام بێڕێزیش پێ نەکەی. لە کاروباری دنیادا ئەو پەڕی هەڵوێستی جوانەتە بێ لەگەڵیدا. زۆر جار کەسێک دەڵێ وەڵی من کەسێکی باشم، نوێش خوێنم، ئەهلی مزگەوتم، خوشک هەیە وا دەڵێ، برا هەیە وا دەڵێ، کەچی سوبحان الله تووشم بۆ بە دایک و باوکێکی بێدینەوە، بە دایک و باوکێکی خراپەوە. خوای گەورە
نمونەی کەسێکمان بۆ دێنێتەوە کە لە هەمومان باشتر بووە باوکی هەموو پێغەمبەران ئیبراهیمە سەلامی خوای لەسەر بێ واذكر في الكتاب إبراهيم إنه كان صديقا نبيا بريزان أم جمعية لخزمة سورة مريم داين لآياتي تشلو يقبو پنجا خواي پروردگار فرمي أي محمد صلى الله عليه وسلم لري قرآني في روزة ولري أم كتابه وكقرآن باسي إبراهيم پیغمبر بو مسلمانان بجروا إبراهيم چه بو؟ گنجك بو كان صديقا نبيا صديق جاوازة للصادق هواها الصادق يعني الرازقوية بلام صديق يعني الرازقو لها مشتكى إبراهيم رازقو بو لنيتيا قل لنيتوا خيانتي بلانبركي نويستوا نيتي بردوام رازد بوا كردوي رازد بوا قسي رازد بوا قدروي نكردوا إبراهيم پیغمبر سلامي خواه لسر صديقا لقل خوي دا رازد بو لقل خلقي خواه دا رازد بو قد غشي لكز نكردوا لەگەڵ خوای خۆی دا ڕاست بوو بە تاکو تەنها خوای دەپەرست بۆیە خوا کردی بە پێغەمبەر ئەمە لە هەموو کەسێکە کۆ نابێتەوە نێتی خاوێن قسەی خاوێن کردەوەی خاوێن لەگەڵ خۆتا ڕاست بی لەگەڵ خەڵکا ڕاست بی لەگەڵ خوادا ڕاست بی ئەوە لە ئیبراهیما کۆ بووبەوە بۆیە خوا کردی بە پێغەمبەر بەڵام هەر کەسێک سوبحان الله لە دنیادا گرفتارە بە شتێک ئەم پێغەمبەرە بەڕێزە ئەم ڕازگۆیە ئەم خەڵک ویستە ئەم خوا ویستە ئەم پاکە لەگەڵ خۆیدا گرفتار بوو لەگەڵ باوکێکی کافرا لە ماڵدا بۆیە قورئان دەفەرمێ باوکی بتپەرست بوو نەک هەر بتپەرست بوو بتپەرستێکی تۆخ ئیبراهیمش نەبێ بێ هەڵوێست بێ بۆیە تۆ کە باوکت بێدین بوو لە ماڵەوە ئەگە کافریش نەبێ بۆ نونە نوێژی نەدەکرد ڕووی لە حرام بوو عەرەقی دەخوارد قوماری دەکرد سەیری شتی خراپی دەکرد لە ئینتەرنێت و ئەوانەدا لە کەناڵە خراپەکاندا دایکت سەیری مسلسلاتی تورکی بێهودە و خەڵتێکێنەری کۆمەڵگای کوردی دەکرد تۆ نابێ وەکو مسلمان وەکو کوڕکچێک بڵێ مادام دایک و باوکمە نابە هیچ بڵێم نامافی قسەکردنت هەیە بەڵام دەبێ وەکو ئەو ڕێبازەی قورئان ئاماژەی پێکردووە دڵسۆزانە بۆ دایک و باوکت بدوێی بۆیە ئیبراهیم بێ هەڵوێز نییە بە چەند وشەیەک لە چوار مەقتەعە پەیامی خۆی بە باوکی دەگەیەنێ یەکەمیان ئیذ قال لأبیه یەکەمیان یا ئەبەتی بە باوکی وت بابی خۆم باوکی خۆشەویستم لما تعبد ما لا يسمع ولا يبصر ولا يغني عنك شيئا بابا گیان بۆچی شتێک دەپەرستی وەرە هەزار جار هاواری لێ بکەی گوێی لێت نییە چاوی لێت نییە بەردەبەرد بەردێکی تاشراوە هیچ سوودێکت پێ ناگەیەنێ دووەمیان پەیامی دووەمم یا ئەبەتی بابی خۆم بابە بەڕێزەکەم بابە خۆشەویستەکەم إني قد جاءني من العلم ما لم يأتك فاتبعني أهدك صراطا سويا باوشی خۆشەویستم من هەندێ زانیاریم پێدراوە ئەو پەڕی ئەدەب و ڕێزە لەگەڵ خزمەت باوکیە ناڵێ هەرچی زانیاری بە منە و تۆ هیچ نازانی بابە تۆ شت دەزانی بەڵام ئەم بابەتە لە ڕێی وەحیەوە خوای پەروەردگار باسی یەکتاپەرستی خۆی بۆ من کردووە هەندێ زانیاریم پێیە کە تۆ پێت نەگەیشتەوە عیبەش نییە ئێستا کوڕێک دکتۆر بێ باوکی چەند زانا و بەڕێز بێ ناتوانێت لە زانستی پزیشکیدا قسە بکە دەڵێ بابەجیان من زانستی پزیشکیم خوێندووە ئەم شەکرە بۆ فڵان شتە خراپە ئەم سوێریە بۆ فڵان شت خراپە بە ئەم زانیاریەت پێ بگەێنم تۆش زانای بەڵام ئەوەی من دەیزانم تۆ نایزانی کوڕێک مەلا بێ باوکی مەلا نەبێ ئەوەی ئەم لە قورئانە شارەزایەتی باوکەکەی شارەزایی نییە مەعیبە نییە ئەوە دڵسۆزی نواندنە من زانستێک دەزانم کە تۆ لێی نازانی کە تۆ لەو بابەتە شارەزایی نییە فاتبعني معنى شوێنم من نا مەبەستی ئەوەیە وەرە لە خزمەتت دام وەرە لە پێشتەوە دەڕۆم و خزمەتت دەکەم با هەردووکمان بچینە سەر ڕێگەی ڕاستەقینەی خواناسی و دینداری یا ئەبەتی لا تعبد الشيطان إن الشيطان كان للرحمن عصيا باوەجیان شوێنی شەیطان مەکەوە مەیپەرستە چونکە بتپەرستی غەیری خواناسی هەموو شتێکی غەیرە شەرعی شەیطان بۆت دەڕازێنێتەوە والله دەزانی خراپە شەیطان لەبەر چاوت وا لەدەم تا شیرینی دەکا ئەشیکەی ئەوە شوێنکەوتنی شەیطانە دەی باوەجیان شەیطان بۆ خۆی سەرپێچی خوای ڕەحمان و میهرەبانی کردووە کەسێ بۆ خۆی لە دەرگای ڕەحمەتی خوا مەویست بوو بێت تۆ چۆن شوێنی دەکەوی چۆن شوێنی ئەو گومڕایە دەکەوی کە ئیبلیسە يا أبت إني أخاف أن يمسك عذاب من الرحمن فتكون للشيطان وليا باوەجیان تۆ چۆن شوێن کەسێک دەکەوی کەوا عەزاب من دەترسم ئەگەر بێت و لەسەر ئەو ڕێبازە بەردەوام بی ئەو خوای چەندە میهرەبانە ناڵە خوای الجەبار المتەکەبر القەهار
نەخوای من میهرەبانە بابە بەخوا خوای من کە ئەڵڵایە غەزەب لە کەس ناگرێت زۆر میهرەبان و بەسۆزە بەس ئەترسم ئەم گوناهەی تۆ کە بتپەرستی و ڕێبازی بتپەرستانە واللهی سەرشۆڕی دنیا و قیامەتی بەدواوەیە ئینسان لە ناو دەچێ ئەترسم ئەو خوای کە چەندە میهرەبانە سزای خۆیت بەنسیب بکە بۆیە من دڵسۆزی تۆم تخوا باوکە گیانواز بێنە ئەو کاتە دەبی بە نزیکی شەیطان ئەو کاتە دەبی بە دۆستی شەیطان ئاواتی شەیطانیش ئەوەی ئینسان بەرەو جەهەنەم و بەدبەختی دنیا و قیامەت بەرێ کەواتە بەڕێزان لەم کۆمەڵە ئاەتەوە ئەوە فێر دەبین تۆی بەڕێز باوکت عەرزم کردی نوێشکەر نەبوو ڕۆژوگر نەبوو قسەی بەخواش دەگوت نەعوذ بالله غەیری خوای دەپەرست کافر بوو بە کافری مطلق ئەمجا لە ڕووی ئەخلاقی کۆمەڵایەتیەوە عەرەقی دەخوارد لە ماڵەوە سەلاجەکەت دەکردەوە سەیەکە باوکت عەرەقی تێ کردووە چەند کوڕ هەیە ئێستا ئەوەی بۆ ئێمە باس کردوڵە کە دەچمە ماڵەوە سەیەکەم سەلاجە دەکەیەوە ئاوێک دەربێنی سەیەکی باوکم پڕی کردووە لە مەشروبات و لەو عەرەقانەی کە خوای پەروەردگار حرامی کردووە بە نەستی قورئان باوک هەیە ئەولادەکانی بێزارن کچەکانی لە وەڵڵاهی باوکمان خانووەکەشی لە قومارە دۆڕاندووە ئیتر چی بکەم چی مامۆستا تۆ باسی مافی دایک و باوکم بۆ دەکەی من باوکم قومار چییە هەر بەردەوام هەرەوەتا ئێمەشی لە قومارە نەدۆڕاندووە چ ڕێزێک لە باوکم بگرم باوک هەیە بەداخەوە کوڕ و کچی عازەبی هەیە بە دووی شتی بێئەخلاقیدا دەگەڕێت لە تۆڕی کۆمەڵایەتیەکان و لە ئینتەرنێت و ئەوانەدا ئەولادەکانی هەستی پێ دەکەن ئەمە دەزانن بە ناشەرعی ژن دێنە لەم لاولاوە بە دزیەوە هاتوچێ ماڵی تر دەکا ئەولادەکان دەزانن چاویان ڕوونە وریان بە ئێمە دەڵێن باشە من چی بکەم بەرامبەر بەو باوکە بەڕێزە من جوابت نادەمەوە قورئانی پیرۆز جوابت دەداتەوە قورئان دەفەرمێ ئیبراهیم پێغەمبەر باوکی تووشی گوناهێک بوو کە لە سەر و هەموو گوناهەکانەوەی کە شەریک بۆ خوا قەراردانە کە بتپەرستیە یعنی لوتکەکەی قورئان باس کردووە هەموو گوناهێک شانی لێ خۆشبوونە شەریک بۆ خوا قەراردان نەبێ باوکی ئەو نەک بتپەرست بوو بتتاش و بتفرۆشیش بوو یەکێک بوو لە دڵسۆزی بتەکان لە شارەکەی خۆیدا بەڵام قورئان دەفەرمی ئیبراهیم بزانە بە چه هەنگاوینە یەکسەر پێوت باوکە لەعنەتی خوا لێبێ باوکە تۆ سەرنجامت تیاچوونە خوا غەزەبت لێ دەگرێت نە هەنگاو بە هەنگاو ئامۆژگاری کرد بێ هەڵوێستیش نەبوو قسەشی کرد خوا دەمن ناگرێ باوکت هەرچی کرد تۆ قسە نەکەی نە قسە بکە بەڵام بەو ئەدەبەی کە قورئان فێرمان دەکا یەکەم شت ئەوەیە دەبێ ئاگال لە ڕێز بێ یا ئەبەتی ناڵێ یا ئەبی بابە یا ئەبەتی باوکی خۆم بابی خۆم بابە گیان هەر ئەم لەفزە بۆ خۆی ئەو پەڕی حرمەتە یعنی باوە گیان من ئەگەر زانا بم ئەگەر چاک بم ئەگەر پاک بم هێشتا کوڕی تۆم هەر بەرهەمی تۆم هەر قەرزاری ئەوم کە تۆ باوکمی بابە گیان تۆ خێرت تێدایە تۆش خراب نەبووی خراب کراوی تۆ لار نەبووی لار کراویەوە بزانە ڕەفاقەتی چێت کردو بابە گیان بە ئاگا وەرەوە یا ئەبەتی یعنی قورئان یەکەم وشە پێمان دەڵێ باوکت دایکت هەر خراپەیەکی کردبێ نابێ بێڕێزی بەرامبەر بنوێنی نابێ زمانت زبری بێ لەگەڵیدا ئەمە پەروەردەی قورئانە یا ئەبەتی بابی شیرینم بابی خۆم بابە گیان یەکەمیان قسەی لەگەڵ عەقڵی کرد یەکەم جار نەیگوت ئەمە تۆ ئەوەی کە تۆ دەیکە ئەمە شەیطانیش نایکا وەڵڵی بابە تۆ لە شەیطان خراپتری وەکو شەیطان لەعنەتت لێکراوە چونکە نوێژ ناکەی قورئانەوەی تێدایە نە یەکەم جار قسە لەگەڵ عەقڵی باوکی دەکا عەقڵی دەکاتەوە بابە گیان تۆ بتێکت هێناوە ناڵێ خوای منە بەڵێ دەی باوە گیان وەرە لەبەر چاوی منە 100 جار بانگی ئەم بەردەکا بزانە گوێی لە هیچە دەی وەرە ئەم عەقڵە بۆچی باشە ئاخر شتێک گوێی لە هیچ نەبێت چۆن دەبێ خوا بێ باوە گیان ئێستای من و تۆ هەرچێک بکەین ئەم بتە چاوی لێمانە چاوی لێمانە ئەگە بڵێ ئەی کوا چاوی دە پەنجە دەخەمە چاویەوە بزانم چاوی دەتروکێنێ کەواتە چاوی نییە وەلەم یوغنی عنکە شەیئا باوە گیان 1000 جار برسی و تینوبی هاواری ئەو بتە بکەینان و ئاوە دەداتێ نەخۆش بی شیفات دەدا ئەخر ئەو بەردە خۆت دروستت کردووە تۆ خۆت بەردێکت هێناوە مانگێک خەریکی بووی بە چەکشوو بە قەڵەم و ئەوانە تاک هەیکەلێکت لێ دروست کردووە یان لە بازاڕ کڕی تۆ یەک شەشکەی وەک تۆ دروستی کردووە چۆن دەبێ خوا بەدەستی خۆت دروستی کەی عەقڵی بێنێتەوە کار عەقڵی دەدوێنێ دووەمیان ئەمجار لەگەڵ دەرونی قسە دەکا باوە گیان من بێڕێزیت پێ ناکەم تۆ زانای نەزاننی بەڵام ئەوەی من دەیزانم تۆ زانستت پێی نییە باوکە گیان ئەم ڕێبازە تاقی کراوەتەوە بە باوکت بڵێ بابە گیان تخوا قومارچیەکت بینیوە لە ژیانە بەختەوەر بێ تخوا حەیبنێ باوکە گیان تۆ بە قومارخانەکەشت دۆڕاندین بەو زمانە قسەی لەگەڵ کە دەرونی بە ئاگا بێنەوە باوە گیان ئەم ڕێبازە تاقی کراوەتەوە هەر کەسێ عەرەقی خوار بێتەوە وەرە چەند نمونەت پێ دەڵێم تووشی تەشەموعی کەبەدی بووە مۆم لە دەوری جگەری دروست دەبێت دواتر بە زەلیلی دەمرێ تۆ باوکی منی چۆن دێڵم تۆ باوکم زەلیل بێ لەسەر جێگا بۆیە باوە گیان من خەمی تۆمە ئەم ڕێبازە تاقی کراوەتەوە تاقی
ئەم ڕێبازە تاقی کراوەتەوە، ئەم ڕێبازی بتپەرستێ تاقی کراوەتەوە چ کەسێکی بە ئامانج گەیاندووە. جا بەڕێزان من یەک قسە دەکەم، بتەکانی زمانی قەدیم زۆر لە بتەکانی ئەم سەردەمە باشتر بوون. بتەکانی زمانی قەدیم کە خەڵک خۆی لەسەر بەکوژ دەدان، نە چاویان هەبوو، نە گوێیان هەبوو، نە تۆیان دەبینی، نە گوێیان لە دەنگ بوون، نە سوودی پێدەگەیاندن. ئەمڕۆ خەڵک هەیە بدی سەردەم دەپەرستێ، ماڵ و منداڵی بە قوربانی کەسێک دەکا، ماڵ و منداڵی بە قوربانی فڵانێک دەکا، دەی بەخوا بە عمری خۆی مەگە فڵان لە تەلەڤیزۆن نابینێ، ئەینا چاوی پێی ناکەوێ، ئەو چاوی بە تۆ ناکەوێ، تۆ ئەو دەبینی بەڵام ئەو قەت تۆ نابینێ، بە حەیاتی خۆی دەنگی تۆ نابیستێ، ناتوانێت ڕوبەڕوو قسەی لەگەڵا بکەی، ئێتر تۆ بۆ خۆتی لەسەر بەکوژ دەدەی، بۆچی ماڵ و مناڵی خۆت لە سەرگەردان دەکەی؟ بەخوا لە برسانە بمری دۆلارێک لە جیفانی دەرنایەن و نایخاتە جیفانی ماڵ و منداڵەکەی تۆوە. ئەها بتەکانی ئەم سەردەمە زۆر بەزیانترن لە بتەکانی قەدیم. ئەتوانێت باوک ئەولادێک بە باوەکەی بڵێ بابە جان وەرە با بچینە مزگەوت، وەرە با عیبادەتی خوا بکەین، وەرە با کاسبی خۆمان بکەین، وەرە با خۆمان لەسەر فڵان و فڵان بەکوژ نەدەین، وا لەسەر پەڕۆ ڕاوەشاندنی ئەم و ئەو خۆمان بەدبەخت و ئاوارە نەکەین، وەرە با بە ئاگا بینەوە. ئەوە خەڵک ئەم ڕێبازی تاقی کردەوە، سەرگەردان بوو، با ئێمە دەرس وەرگرین. دەرونی دەجوڵێنە ئیبراهیم، سەیری ئەم پەروەردە قورئانیە، ئەمە دەبێت لە جامیعەدا لە بواری دەروونناسیدا بخوێندرێ، منداڵەکانی لەسەر پەروەردە بکرێ. سێمیان ئەنجامەکەی دەخاتە بەرچاو، با بە خوا میهرەبانە، ئەو خوای کە ڕەحمانە، غەزەب لە کەس ناگرێ، بەس ئەم کارەی تۆ سەرنجامی تیاچوو ناگە وریانەبی، ها دەیترسێنێ، مەترسەکەی دەخاتە بەرچاو. خوایە بابەجا من پەرۆشی تۆمە، ئینا خوای میهرەبان غەزەب لە کەس ناگرێ، بەڵام تۆ لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بی عاقبەتی خێر نابێت. خوا باوکە گیان بە ئاگا وەرەوە، با بزانین وەڵامی باوک چییە. ئەم هەموو نەسیحەتە جوانە، ئەم زمانە شیرینە، باوک کەم قسانە دەبیستێ، قال أراغب أنت عن آلهتي يا إبراهيم، شاوي أسيادة پشتی سەری بەدەنگێکی بەرز و تووڕەوە هاوار دەکا بە سەریا، یاوە تۆ پشت لە خوایەکەی من کردووە. جا سەیری قورئان کەن، عن آلهتي يعني ئەوەندە بتپەرستێکی بەهێزە، يعني ئەم بتە بەس خوای منە بەتەنها، خۆمی لەسەر بەکوژ دەدەم، ئەوە بەس خوای منە. عن آلهتي پاڵیەداتە لای خۆی، ئەوە سوکاتی بە خواکەم دەکەی، ئەوە تۆ بڕوات بە خوایەکەی من نییەکە و بتەیە لە ماڵەوە دامناوە چەند ساڵە دەیپەرستم. واللهی ئیبراهیم سوێند بێ بەو بتەی کە من بە خوای خۆمی دەزانم، لە ئەرجومەنەک دوو هەڕەشەی لێ دەکا، دەتهێنم لەبەر چاوی ئەو خەڵکەیە بەربارانت دەکەم، بەربارانت دەکەم تا لە ژێر بەردا دەتکوژم. وەهجوڕنی مەلیە، بە کوردی خۆمان یعنی بڕۆ لەبەر چاوم ون بە نەدبینمەوە، بڕۆ ملت بشکێنە. نەسیحەتی ئەم کوڕە جوانە و ئەم ئەدەبە ئەوەش وڵامی باوکێتی. ئەگەر بێت و جارێکە قسەی وا لە ماڵی منا بکەی، بڵێ عەرەق مەخۆ، بڵێ قومار مەکە، بڵێ شوێن کەوتی فڵان کەس مەبە، بڵێ وەرە بۆ مزگەوت نوێش بکە، هەر بەربارانت دەکەم، هەر بە زلەتێت بەردەبم، هەر لەبەر چاوی خەڵکا لێت دەدەم، هەر لە ماڵ دەرت دەکەم، بڕۆ شار بە دەرت دەکەم، جارێشکە چاوم پێ نەکەوێتەوە، بڕۆ ماڵەکە بەجێ بێڵە، نەدبینمەوە چاوم بە چاون نەکەوێتەوە. لەم کاتەیە دەبێت ئەم ئیبراهیمە هەڵوی ئەستی چ بێ؟ خوای گەورە درێژە بە باسەکە دەدا، دەفەرمێ بە عەسابێکی زۆر ساردەوە. ئیبراهیم دەفەرمێ سەلام عەلەیک، باوەجان خوا حافیز، خوا حافیز، بەخوا بیان بە کوردی خۆمان سەلام عەلەیک بابەجان، ئیشەڵڵا تۆ سەلامەت بی. ئەو هەموو بێڕێزیت پێکردم، بەڵام من قەد وشەیەکی ناشرینت بەرامبەر ناڵێمەوە. سەلام عەلەیک، دەرم دەکەی خوا حافیز، من ئەم ماڵە بەجێ دێڵم، خوا حافیز، وا ڕۆیشتم با بە تۆ سەلامەت بی، سەئەستەغفیڕ لەکە ڕەبی، بەخوا باوەجان من دایمە دوعای خێرت بۆ دەکەم، یا ڕەبی خوا بتێنێتە سەر ڕێگەی ڕاست، یا ڕەبی خوا لێت خۆش بێ، خوا هیدایەتت بدا. سێمیان إنه كان بي حفية، ئەزانێ هێشتا باوک سۆزێکی تێدایە، دڵی هەر دەسووتێ بۆ ئەولاد. باوە ئەگە من ڕۆیشتیشم و لەبەر چاوت ڕۆیشتم و نەتبینیمەوە، خەمم لێ مەخۆ، چونکە خوا مشور خۆرمە، ئەو خوای کە مشور خۆری هەمووانە، مشورم لێ دەخوا من بەزایە نادا، خەمی منن نەبێ، بەس کە تۆ قبوڵن نەبێ من لە ماڵا بم، من هەر دڵم سڵاوت لێ بێ، هەر دڵم دەستت باز دەکەم باوکە گیان، هەر ڕێز و حرمەتت هەیە لەلام، هەر دوعای خێرت بۆ دەکەم، خوا حەفیز و من ماڵەکەم بەجێهێشت. ئیبراهیم لە ماڵ دێتە دەرەوە، بێ کەس، تەنها خێزانی هەیە، ئەولادێکە خێزانیشی هەیە، باوکی ئەوا لێی تووڕە دەبێت. ئالەو کاتەدا وأعتزلكم وما تدعون من دون الله وأدعو ربي عسى ألا أكون بدعاء ربي شقيا. ووازم لإيوة ولبتكانتان هنا، وازم لأخوانا ناسي هنا، خواي پروردگار هرگیز نا أميدم ناكا، والله هر کسی روب کات خوا هرگیز نا أميدي ناكا. باوکت هەر ستەمێکت لێ دەکا، هەر سوکاتێکت پێ دەکات، تۆ لەبەر خوا ڕێزی بگرە، بە خوایە من پاداشتی تۆم خۆم لە تۆ دەوێ. جا با بزانین بەڕێزان سەرنجامی ئەم باوکە
لەگەڵ ئەم کوڕەدا سەرنجامی ئەم کوڕە ساڵحە ئەم بەڕێزە جا تۆ دەتوانیت کڵی کچێک ئاوا لەگەڵ دایکە خراپەکەیدا دەجوڵێتەوە قەت بێ ڕێزی پێ ناکات نەسیحەتی دڵسۆزانەی دەکات بەڵام ئەو پەڕی دڵسۆزی بۆ دایک و باوکی دەنوێنێ ئەوان هەر خراپن لەگەڵیدا خوای پەروەردگار پاداشتی دایەوە بەوەی کە ئازاری باوکی نەدا کە سوکایەتی دەرونی پێ نەکرد کە سوکایەتی جەستەیی پێ نەکرد و لێی نەدا کە هەر بە بابە گیان بانگی کرد خوای پەروەردگار دەفەرمێ فلما اعتزلهم وما يعبدون من دون الله وهبنا له إسحاق ويعقوب وكلا جعلنا نبيا دوای ئەوەی ئیبراهیم بەخۆی بەژنەوە لە ماوە ڕۆیشتە دەرەوە شار هەر لە شار دەریان کرد دەربەدەر و ئاوارە بوو باوشی نەهێشتێتەوە بە ماڵدا لەسەر ئەم قسە جوانانەی کە پێوت وتی با بەخوا حافیز دەڕۆم تاوە خوای پەروەردگار دەفەرمێ مناڵێکمان پێبەخشی کە ئیسحاقە ئیبراهیم لە کۆتایی تەمەنا مناڵی بوو ئیسحاقی بوو هێشتا لە ژیان نەبوو یعقوبیش لەدایک بوو کە کوڕی ئیسحاقە خوا دەفەرمێ هەموون کردن بە پێغەمبەر یەک ماڵ و مناڵی ساڵحمدا بە ئیبراهیم جێگەی هەموو دایک و باوک و هەموو خەڵکی سەرزەوی بۆ گرتەوە جاکە تۆ لە ماڵی خۆتان مرتاح بووی بە هەموو دنیا ڕقی لێت بێ ناو ماڵی خۆت لە هەموو شتێ ئاساسترە خوا فەرمێ ماڵ و مناڵێکی ڕێک و پێکم پێبەخشی کوڕەکەیم کرد بە پێغەمبەر هێشتا لە ژیان نەبوونەوەکەشیم کرد بە پێغەمبەر یعقوبیش یوسفی دەبێتە پێغەمبەر و جیهان ڕزگار دەکات لە برسێتی و نەحامەتی ئەمە هەمووی بە بەرەکەتی ڕازگۆیی و ڕێزگرتنی ئیبراهیم بۆ دایک و باوکی یەکێ دەڵێ ئەی کوا ئیسماعیل بۆ باز ناکە ئیسماعیل خۆ پێش ئیسحاق لەدایک بووە لەبەر ئەوەی ئیسماعیل و دایکی لە مەککە بوون بە ئەمری خوا بەجێهێشتن مەککەیان ئاوەدان کردەوە ماڵی بەی لێ بنیادرا بەڵام ئیسحاق و یعقوب لەگەڵ خێزانەکەی و بووکەکەیان لەگەڵ ئیبراهیما دەژیان ماڵ و منداڵم بۆ ساڵح کرد ئەو کەسەی باوکرد لەگەڵ تا خراپە مافی خواردووی بێ ڕێزیت پێ دەکا ئەو کچەی کە دایکت وەکو پێویست نییە و ئەرکی دایکایەتی جێبەجێ ناکە تۆ لەبەر خاتری خواوەرجۆ لەم قورئانە بگرە و ڕێزیان بگرێ و بێ ڕێزیان پێ مەکە خوا خێزانێکی بەختەوەرت پێ دەبەخشێ کە جێگەی هەموو کەست بۆ بگرێتەوە ئەمجا دوای چەند ساڵ تێپەڕیوە ئەم ئیبراهیمە هەموو عیبادەتی هەموو دوعاکانی باوکو دایکی تێدایە دەفەرمێ ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب يا ربي خوا لێم خۆش بە خوا لە دایک و باوکم خۆش بە خوا لە هەموو ئیمانداران خۆش بە لەو ڕۆژەدا کە دەچینە قیامەت و حیساب و کتابمان لەگەڵا دەکرێت حتا ئەو لەحزەی کە ئیبراهیم خوا نەهی لێ کرد فەرمووی تازە باوکت بە کافری دەمرێ کە مادەم بە کافری بمرێ خوا لێی خۆش بی چی کافر خوا لێی خۆش نابێ یعنی حتا ئەو لەحزەی باوکت بە کافری دەمرێ تۆ هەر دەبێت دوعای خێری بۆ بکەیت هەمیشە دوعای خێری بۆ باوکی دەکرد خوا لە باوک و دایکم خۆش بە خوا هیدایەتیان بدە لە ئەنجامی ئەم ڕێز و حرمەتەدا دوای چەند ساڵ کە ئیسماعیل لەدایک دەبێ بەڕێزان لەوانەیە 30 ساڵی پێچوو بێ کوڕێک لەدایک دەبێ ئیبراهیم 4 جار بە بابی دەڵێ یا ئەبەتی بابی شیرینم بابی خۆم بابە ژیان بەخوا ئەولادەکەشت عینی شتت پێ دەڵێتەوە دوای ئەو هەموو ساڵە ئیسماعیل لەدایک دەبێ باوکی ڕۆژە بانگی دەکا تەمەنی دەوری 10 ساڵانێکە ناڵە ڕۆڵەوەرە سارەیەکت بۆ بکڕم ناڵەوەرە ڕۆڵە ئایپادێکت بۆ بکڕم ناڵە ڕۆڵەوەرە پارەت دەمێ ناڵەوەرە سەفەر و گەشتێکت پێ دەکەم ئەڵێ ئەنی ئەذبەحوکە ڕۆڵە گیان دەمەوێت سەرت ببڕم سەر هەر سەرت لە لاشەت جیا بکەمەوە بەدەستی خۆم ئەوە قورسترین جۆری مردنە نەک بمێ بە پەتێکی ئەعدامت کەم بە گولەیەک بە تیرێک بتکوژم ئەمەوێ بە چەقۆ سەرت ببڕم سەرت لە لاشەت جیاکەمەوە چونکە ئەو کاتی خۆی بە باوکی ئەوەندە بەڕێز بووە ئەم منداڵە دەڵێ یا ئەبەتی فعل لا تؤمر هەمان قسەی پێ دەڵێتەوە ئەو بە باوکی دەگوت بابە گیان ئەمیش پێی دەڵێ بابە گیان ئەو دەگوت یا ئەبەتی بابی خۆم باوکی خۆشەویستم ئەمیش دەڵێ باوکی خۆشەویستم چت ئەمر پێکراوە بی کە من ملکەتی ئەمری تۆم بەخوا بی ئەمری تۆ ناکەم سەریشم ببڕی سرم لە ڕێتایە چاو لێ خوای گەورە پاداشی دایەوە کەواتە تۆ هەر قازانز دەکەی چەندی دایک و باوکت خراپ بێ لەگەڵت لە میرات بێبەشت کا لە ماڵ دەرت کا مادام تۆ خەتابارنی خوای پەروەردگار پاداشت دەداتەوە بۆی ئەولادەکانت ساڵح دەکا چەندە تۆ ڕێزی دایک و باوک کرد بگری ئەگە خراپیش بن ئەگە بێدینیش بن خوا قەرەبوت هەر لەم دنیادا بۆ دەکاتەوە بەوەی کە ئەولادەکانت ساڵح دەکا و بابەجان بانگت دەکات بۆیە ئەگەر دایک و باوک خراپ بوو قسەی لێدا بڕی تۆ هەر ئامۆژگاری و نەسیحەت و پاڕانەوە تەبوو ئەو هەر نەیدواندی بەڕێزم تۆش گوناحبار نابی شەریعی خوا لە هەموو شوێنەکە سنوورێکی داناوە لەو کاتەدا تۆ دەسەڵاتت نییە ئیبراهیم کرایە دەرەوە تۆش باوکدایک وتی تەلەفۆنم بۆ نەکەی تەلەفۆنیش پێی قسە لەگەڵ ناکەم ئیتر تۆ زۆر لەبەری پاڕایتەوە ئەو هەر دەری کردی ئەو کاتە تۆ گوناحبار نابی بەڵام هێشتا دوعای خێری بۆ بکە هێشتا بڵێ خوا لە دایک و باوکم خۆش بە دایک و باوکانیش دەڵێم
بەڕێزان ئێمەش دەبێت کۆمەڵە کار هەیە بیکەین کەوا بکەین ئەولادەکانمان سوکایەتیمان پێ نەکەن. بەخوا دینی ئیسلام هەموو شتەکانی بەیان کردووە. منەوە 3 جومعە باسی دایک و باوک دەکەم، بەڵام دەبێت لە وتاری 4ەمە ئینشاءالله گە تەمەن باقی بێ باسی ئەوەش بکەین ئەی دایک و باوک چی بکا بۆی ئەولادەکەی ڕێزی لێ بگرێ. ڕێزی خۆت بە خۆتەوەیە. کۆمەڵک دایک و باوک هەن بەدەستی خۆیان وا دەکەن ئەولادەکانیان بێ ڕێز بن بەرامبەریان. بەتایبەت بەڕێزان ئێمە ئەمڕۆ لە زروف و زمانێکین بەخوا وریای خۆت نەبی ئەولادەکان بێ ڕێزی پێ دەکەن. بۆی ئینشاءالله لەگەڵماندا بن لە ئەڵقەی 4ەمدا لە وتاری داهاتوودا بەویستی خوای گەورە خوا پشتیوان بێ باسی ئەوەش دەکەین ئێمەی دایک و باوکیش بەرامبەر بە منداڵەکانمان چۆن بین. بۆیە وەڵامی پرسیارەکەمان لەم جومعەیەدا لە سەر باسی حەزەتی ئیبراهیمدایەوە کە ئەگەر دایک و باوکیشت خراپ بوو، بێدین بوو، ڕەفتارەکانی جوان نەبوون، ئەخلاقی پەسند نەبوو، عەرەخۆر و قومارچی و ئەهلی شوێنە خراپەکان بوو، تۆ هێشتا هەر ڕێزدار بە عقلی بدوێنە، دەرونی بدوێنە، بێ ڕێزی پێمەکە، هەڕەشەی لێکردی تۆ هەڕەشەی لێمەکەەوە خوا ئەولادەکانت ساڵح دەکا، ماڵ و منداڵ لە داهاتوودا ڕێک و پێک دەکات. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا بە لوتفی خۆت، بە مەرحەمەتی خۆت، بە ڕەحمی خۆت، یا ڕەبی خوا لە ئێمەش و لە دایک و باوکشمان خۆش بێ، یا ڕەبی خوا لە گوناهی ئێمەش و دایک و باوکمان خۆش بێ. خوای ئەو کەسانی دایک و باوکیان لە دنیادا ماون، خوای ڕەحم بە دایک و باوکمان بکەی، زەلیلی سەر جێگایان نەکەی، بێڕێز و بێحورمەت نەبن. یا ڕەبی خوای هەمیشە ئەولادێکی ساڵح بین بەرامبەر بە دایک و باوکمان، دایک و باوکشمان لەش ساغ و تەندروستکەی. هەموو ئەوانش کە دایک و باوکیان بەچوونە بەرقاپی ڕەحمەتی خوای پەروەردگار، یا ڕەبی خوای لێیان خۆش بێ، یا ڕەبی خوای لە دایک و باوکی هەموو لایەکمان خۆش بێ. ئەوەی نەخۆشە خوای پەروەردگار یا شافی یا ئەڵڵا بە شیفای خۆت شیفای بەخێری بۆ بنێری. ئەوەی دڵتەنگە خوای دڵی خۆشکەی، ئەوەی ناکۆکە ئیسلاحی حاڵی بکەی، خوای ئەولادەکانمان ساڵحکەی، خوای ئەولادەکانمان ساڵحکەی، ئەوەی منداڵەکانی کچ و کوڕەکانی لاسار و وێڵن خوای هیدایەتیان بدەی بەسەر ڕێگای ڕاست، خوای عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.